ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی چوارشەممە. سەرەتاش سەردێڕی چەند هەواڵێک. ناڕزایەتی ژینگە دۆستانی سنە لە ئاز لە ناوبردننی کوچکەڕەش، پەرەسەندنی نائەمنی کۆمەڵایەتی لە کرماشان، لە ناوبردننی ژینگەی گواوەر لەلایەن نوێنەری گێلانغەرب لە مەجلیسی ڕژیم، مانگرتنی کامیۆنداران و پاڵپشتی یەکێتیە کرێکاریەکانی نەروێژ لە کامیۆندارانی ئێران، هێرشی دووبارەی هێزەکانی ڕژیم بۆ سەر خەڵکی بەندەرگەرگان، بەیانیەی ڕێکخراوە خوێندکاریەکان بۆ پشتیوانی لە خوێندکارانی زیندانی و ڕێپێوانی هەزاران کەسی خەڵکی فەڕەنسا بۆ پشتیوانی لە غەزە. ناڕزایەتی ژینگە دۆستانی سنە لە ئاز لە ناوبردننی کوچکەڕەش. ڕۆژی سێشەممە 20 جۆزەردان کۆمەڵێک لە ژینگە دۆستان و چالاکانی مەدەنی شاری سنە لە ناڕزایەتی بەداگیرکردنی بەرزایەکانی کوچکەڕەش و لە ناوبردننی ژینگە چالاکیان ئەنجامدا. بە پێو دیمەنانەی بەدەستمان گەیشتووە ژمارەیەکی زۆر لە ژینگە دۆستانی شاری سنە لە ناڕزایەتی بە لە ناوبردننی بەرزاییەکانی کوچکەڕەش بە ڕێپێوان بەسەر ئەو کێوەدا هەڵکشاون و بە سازکردنی زنجیرەی ئینسانی خوازیاری ڕاگررتنی چالاکی پرۆژەکانی دەوڵەت لەو ناوچەیە بوون. دەست بەسەرکردنی چەند شارومەند لە ئیلام. ڕۆژی سێشەممە 20 جۆزەردان چەند شارومەندی ئیلامی بە بیانووی بڵاوکردنەوەی بابەتی پێچەوانی شەرعی ئیسلام لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراون. فەرماندەی ئینتیزامی ئیلام بەبێ ئاماژەدان بە ناسناوی دەست بەسەرکراون ڕایانگەیاندووە ئەو چەند کەسە بابەتی پێچەوانی پیرۆزیەکانی ئیسلام و یاسای حجابی ئیجباریان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کردوێتەوە بۆ بوونەوە لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر و پاش پەروەندەسازی ڕادەستی دادگا کراون. پەرەسەندنی نائەمنی کۆمەڵایەتی لە کرماشان. بە پێی هەواڵی گەیشت و ڕۆژی دووشەممە 19 جۆزەردان کەسێک بە ناوی یوسف مرادی لە شارۆچکەی دەرەدرێژی کرماشان بە چەک کوژرا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ کەسێک بە ناوی ئەمیر ئەحمەدی بە بیانووی کێشەی کۆمەڵایەتی هێرشی کردووەتە سەر هاوڵاتیەک بە ناوی یوسف مرادی و ناوبراوی لە قاوەخانەیەکی شارۆچکەی دەرەدرێژ بە چەک کوشتووە. لە ناوبردننی ژنگەی گۆوەر لەلایەن نوێنەری گێلانغەرب لە مەجلیسی ڕژیم بە پێی هەواڵی گەیشتوون نوێنەری شارەکانی گێلانغەرب سەرپۆلی زەهاو و قەسری شیرین بە ناوی فەتحوڵڵا حسێنی لە ڕێگەی ڕانتەوە دەستی گرتووە بەسەر ژینگەی ئەو ناوچەیە و ناوچەی واتە گۆوەر و سروشتی ناوچەکەشی تێکداوە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ فەتحوڵڵا حسێنی بە هاوکاری سەعید دسفۆلی نژاد سەرۆکی ڕێکخراوی ژینگەی کرماشان و فەرماندەیەکی هێز ئینتیزامیەکان بە ناوی سەرهەنگ جەعفەری بە کاتی شەو خاکی گوندی کانی بەتاڵی سەر بە شارۆچکەی گۆوەر بۆ کارخانەکانی کاشی کاژە و مەیبۆت دەگوازنەوە و بەو شێوەیە سروشتی ناوچەکەیان بە تەواوەتی تێکداوە. ناڕزایەتی کرێکارانی کارخانەی کەیوان لە هەمەدان. کرێکارانی شاغڵ لە کارخانەی بەرهەمهێنەری مادەی خۆراکی کەیوان لە هەمەدان ڕۆژی سێشەممە 20 جۆزەردان دژبەنەدانی داخوازی ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی کرێکاران کارخانەی کەیوان بەرهەمهێنەری شیرینی و شوکولاتە و پێشتر 15 بۆ 600 کاریگەری هەبووە، بەڵام پاش ڕادستکردنی ئەو ناوەندە سنعەتیە بە کەرتی تایبەت زۆربەی کرێکاران بێکار کراون و تا ئێستا 43 کرێکار لەو ناوەندە کار دەکەن. ئەو کارخانە سەر بە هۆڵدینگی داروگەرە کە ماوەی چەند ساڵە تووشی کێشەی دارایی بووە و بەڕێوەبەرانی کارخانە لە پێدانی حەقدەست و بیمەی کرێکاران خۆ دەبێرن. مانگرتنی کامیۆنداران و پاڵپشتی یەکێتیە کرێکاریەکانی نەروێژ لە کامیۆندارانی ئێران. ڕۆژی سێشەممە 20 جۆزەردان شۆفێرانی بارهەڵگر و جەرسەقیل لە تاران پەیوەست بە مانگرتنی سەراسەری کامیۆنداران بوون و کۆنفدراسیۆنی یەکێتیە کرێکاریەکانی نەروێژ لە بەیاننامەیەکدا سەرکوتی کامیۆندارانیان لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە توندی شەرمەزار کرد. ڕۆژی ڕابردوو یەکێتی کامیۆندارانی ئێران لە ڕاگەیاندنێکدا هۆشداری بە بەرپرسانی کۆماری ئیسلامیدا کە دوا مۆڵەتی جێبەجێکردنی داخوازیەکانیان 20 جۆزەردان بوو و ئەگەر جێبەجێ نەکرێت گەورەترین مانگرتنی سەراسەری بەڕێوە دەبن. لە هەواڵێکی دیکەدا کۆنفدراسیۆنی یەکێتیە کرێکارەکانی نەروێژ
لە بەیاننامەیەکدا وێڕای شەرمەزارکردنی سەرکوتی شۆفێرانی بارهەڵگر لە ئێران پشتیوانی خۆیان لە داخوازیەکانی ئەو چینە زەحمەتکێشە دووپات کردەوە و خوازیاری ئازادی بێ شەرت و مەرجی هەموو بەندکراوان بوون. ناڕزایەتی کارمەندانی زانکۆی زانیاری پزیشکی لە ئێرانشار. کارمەندانی پەیمانی زانکۆی زانیاری پزیشکی ئێرانشار ڕۆژی سێشەمە واتە 20 جۆزەردان دژ بە هەڵاواردن و نەدانی داخوازی لە ناوەندی زانکۆ کۆبوونەوە. بەپێی راپۆرتی حاڵوەش 1650 کارمەندی پەیمانکاری لە زانکۆی زانیاری پزیشکی ئێرانشار کار دەکەن. بەڵام حەقدەستەکانیان لە کاتی خۆیدا پەرداخ ناکرێت و بەرپرسانی ئەو ناوەندە مەزایای پیشەی کارمەندانیان بڕێوە. ناڕازیان پاشکۆبوونەوە لە نێو مەحەوەتەی زانکۆ خوازیاری پێدانی حەقدەستە دواخراوەکان، وەلانانی جیاواسی، پێدانی حەقی جلوبەرگ، ئیزافەکاری و حەقدەستی ڕۆژانە و پشودان و حەقی خۆراک بوون. خۆپیشاندانی خانشینکراوانی سەنعەتی نەوت لە ئەهواز. خانشینکراوانی سەنعەتی نەوتی خوزستان ڕۆژی سێشەمە 20 جۆزەردان لە شاری ئەهواز کۆبوونەوە و بە وتنەوەی دروشم خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. خانشینکراوانی ناڕازی بە کۆبوونەوە لە بەردەم سندوقی خانشینی خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، بەهرەمەندبوون لە دەرمانی خۆڕایی، پێدانی مەزایای خانشینی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خاننشینی بوون. هێرشی دووبارەی هێزەکانی ڕژێم بۆ سەر خەڵکی بەندەر کەرگان. بەیانی سێشەمە 20 جۆزەردان هێزە سەرکوتگەرەکانی ڕژێم بە شێوەیەکی وەحشیانە هێرشیان کردە سەر دانیشتوانی بەندەر کەرگان و وێڕای ڕوخاندنی دیواری ماڵەکان کەلوپەلی خەڵکیشیان سووتاندووە. بە پێی راپۆرتی کەمپینی چالاکانی بەلوچ، سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی بە دەیان ئۆتۆمبیلی سەربازی، جارسەقیل و بێڵ میکانیکی هێرشیان کردوتە سەر دانیشتوانی بەندەر کەرگان و وێڕای سازکردنی کەش و هەوای ترز بەسەر ژنان و منداڵانی ئەو شارەدا، دیواری چەند خانوویان ڕوخاندووە و کەلوپەلی خەڵکی مەدەنیشیان ئاگرداوە. بەیانیەی ڕێکخراوە خوێندکاریەکان بۆ پشتیوانی لە خوێندکارانی زیندانی. ژمارەیەک لە ڕێکخراوە خوێندکاریەکان لە بەیاننامەیەکی هاوبەشدا وێڕای پاڵپشتی لە خوێندکارانی زیندانی خوازیاری ئازادی بێشەرت و مەرجیان بوون. ئەو بەیاننامەیە لەلایەن ئەنجومەنی خوێندکارانی زانکۆی عەلامەی تەباتەبایی، ئەنجومەنی خوێندکارانی زانکۆی زانیاری و سەنعەت، ئەنجومەنی گەشەکردن، ئەنجومەنی خوێندکارانی زانکۆی خاجەنەسیر و ئەنجومەنی خوێندکارانی زانکۆی زەهرا بڵاوکراوەتەوە و تێیدا هاتووەکە سیاسەتی زیندانیکردنی خوێندکاران تەنیا لە چوارچێوەی پەروەندەیەکی حقوقی ناگونجێت، بەڵکو سەرتر لە سزادانێکی سادەیە کە لەلایەن کۆماری ئیسلامیەوە ئەنجام دەدرێت. ئەو سیاسەتە ئامڕازێکە بۆ کەپکردنی دەنگی مافخوازی خوێندکاران و سەقامگیرکردنی دەسەڵاتێک کە لە ناڕەزایەتی دەترسێت. واژۆکارانی ئەو بەیاننامەیە تەنیا ڕێگەی ڕزگاریان نە لە پاشە کشەکردن، بەڵکو لە بەزاندنی هێڵە سوورەکانی حکومەت زانی و بەڵێنیاندا دەنگی هەموو خوێندکارانی زیندانی بن. بڕینەوەی پەنجەی ئەو دووبەندکراوە کە هێشتا ناسناویان ئاشکرا نەکراوە لە حاڵێکدایە کە بە تازەی دوو کوڕ و بووکی ئاخوند سدیقی لەلایەن ئیداری ئیتلاعاتەوە بە تۆمەتی گەندەڵی دەست بەسەر کراون. هەروەها گەندەڵێکی گەورە وەکو بابەک زەنجانی ئازاد کراوە و زیاتر لە 20 شرکەتی دیکەی بۆ تاڵانکردنی سەروەت و سامانی گشتی دامەزراندووە. بەڵام لەلایەن دەستگای قەزاییەوە سزاژ نەدراوە. هاوکات مەترسی بڕینەوەی پەنجەی 4 بەندکراوی دیکە بەناوەکانی مرتەزا ئیسماعیلیان، هادی ڕۆستەمی، مێهدی شاهیوەند و مێهدی شەرەفیان لە ئارادایە و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ داوای هەڵوەشانەوەی ئەو سزا نامرۆڤانەیە دەکەن. لە سێدارەدانی مجاهد کورکور و 6 بەندکراوی دیکە لەلایەن کۆماری ئیسلامیەوە ڕۆژی چوارشەممە واتە 21 جۆزەردانی ئەمڕۆ میدیاکانی سپای پازاران ڕایانگەیاندووە کە حکمی ئەعدامی مجاهد کورکور لە زیندانی شەیبانی ئەهواز جێبەجێ کراوە. لە ڕۆژانی ڕابردووشدا 6 بەندکراوی دیکە بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە 4 زیندانی ئێرانی ئەعدام کراون. مجاهد کورکور لە ڕێکەوتی 29 سەرماوەزی ساڵی 1401 هەتاوی
بە تۆمەتی بێ بنەمای تەقەکردن لە خەڵک دەست بەسەر و پاژماوەیەک لەلایەن دەستگای قەزای ڕژێمەوە بە تۆمەتەکانی ئەفساد فیل ئارز محارەبە و بەغی بە ئێعدام مەحکوم و بەیانی واتە ئەمڕۆ سزاکەی جێبەجێکرا لەلایەن یان لەلایەکی دیکەوە دەستگای قەزای ڕژێم لە 3 ڕۆژی ڕابردوودا 6 بەندکراوی دیکەشی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی مەشهەد، ئیسفەهان، شیروان و شیراز ئێعدام کردووە کە ناسناوی 5 کەسیان بریتیە لە یاشار حەقدۆست، پەیمان جەلالیان، شێرزاد فەهمی، ئەیوب سەمەدی و موجتەبا تاهێری. خۆپیشاندانی ئێرانیانی ئازادی خواز لە ئاڵمان ڕۆژی سێشەممە 20 جۆزەردان بە پێی ڕەواڵی هەر هەفتە ئێرانیانی ئازادی خواز لە شارەکانی هامبۆرگ و فرانکفۆرت دژ بە کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ کارزاری سێشەمانەی نابۆ ئێعدام کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خواز لە شارەکانی هامبۆرگ و فرانکفۆرتی ئاڵمان دژ بە کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. خۆپیشاندەران بۆ دەستەوەگرتنی وێنەی بەندکراوانی مەحکوم بە ئێعدام دژ بە پرسانی ڕژێم دروشمیان بەرز کردوێتەوە و خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. شایانی باسە کە بەشداربووانی ئەو چالاکیانە هاوخەمی خۆیان لەگەڵ بنەماڵی ئیلاهە حسێن نەژاد دەربڕیوە و خوازیاری یەکگرتووی هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا بەرامبەر بە ژنکوژی بوون. دوایین هەواڵیشمان سەبارەتە بە ڕێپێوانی هەزاران کەسی خەڵکی فەڕەنسا بۆ پشتیوانی لە غازە. ڕۆژی سێشەممە 20 جۆزەردان هەزاران شارومەندی فەڕەنسەوی دژ بە ژینۆسایدی خەڵکی غەزە لەلایەن ئیسرائیلەوە ڕژانە سەر شەقام و لە شاری پاریس خوازیاری کۆتایی هێنان بە شەڕ بوو. بەشداربووانی ئەو ڕێپێوانە پشتیوانیان کرد لە سەرنشینەکانی کەشتی مادلاین کە بۆ یارمەتیدانی خەڵکی غەزە ڕۆشتە بوون، بەڵام لەلایەن ئەرتەشی ئیسرائیلەوە دەست بەسەر کرابوون. هاوکاتیش لەگەڵ پەرسەندنی ناڕەزایەتیەکان دژ بە دەوڵەتی ئیسرائیل ئەرتەشی ئەو وڵاتە تونترین هێرشەکانی بۆ سەرخەزە دەست پێ کردووە و ڕۆژی ڕابردوو بەلانی کەم 40 فەڵەستینی لە بردومانەکانی کەرتی غەزە گیانیان لەدەستداوە. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەشکرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.